زانیاری نوێ لەبارەی موچەی مانگی سێ ئاشکرا دەکرێت تاوەکو ئێستا شتارەنووسی موچەی مانگی دوو دیار نییە. بەغدا پرۆژەی هەژماری من بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم ڕەت دەکاتەوە. یەکێتی پێش کۆبوونەوەی سبەینەی ئەنجومەنی وەزیران لەسەر موچە بڕیار دەدات. سڵاوتان نەبێ ستاندەرنووسان پێشکەش دەکەین. دکتۆر فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق سەبارەت بە موچەی مانگی ئادار ڕایگەیاند ئێمە باسی موچەی مانگی دوو دەکەین، بەڵام ئەوەی من لە سەرۆک وەزیرانی عێراق تێگەیشتم دەڵێ موچەی مانگی سێ بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەنێرین. لەبارەی پرۆژەی هەژماری من فواد حوسێن وتی وابزانم شاندێک لە بەغدان و لە گفتوگۆن لەگەڵ لایەنی فیدراڵی و پێویستە حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێم بگەنە ڕێکەوتنێک لەو بارەیەوە. ئەوە لە کاتێکدا لە 2 هەفتە نزیک دەبێتەوە کە بەغدا زیاتر لە 600 ملیاری بۆ موچەی فەرمانبەران ڕەوانەی هەرێم کردووە، بەڵام حکوومەتی هەرێم موچەی مانگی دوی فەرمانبەران دابەش ناکات و موچەی فەرمانبەرانی بەبارمتە گرتووە. مستەفا سند ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق تایبەت بە تاوتوینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم حکوومەتی عێراقی پابەند کردووە بە دابەشکردنی موچە، بەڵام لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانی عێراقەوە و دروستکردنی هەژماری بانکی بۆ سەرجەم فەرمانبەرانی هەرێم. مستەفا ئاماژەی بەوەش کرد لەگەڵ ئەوەشدا مەرج و پابەندیە کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم داهاتی نەوتی و نانەوتیەکانی ڕادەستی حکوومەتی فیدراڵی بکات. ئەوە لە کاتێکدا شاندێکی پرۆژەی هەژماری من لە بەغدان بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنی فیدراڵی و حکوومەتی هەرێم بگەنە ڕێکەوتنێک لەبارەی پرسی دابەشکردنی موچە لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە. بڕیارە سبەینێ چوارشەمە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم کۆ ببێتەوە. پرسی سەرەکیش دواکەوتنی دابەشکردنی موچەیە. ئەنجومەنی وەزیران پێشتر بەهۆی ئەوەی حکوومەتی عێراق پارەی هێزانامنی و سەربازیەکانی نەناردووە بڕیاری دا موچە دابەش نەکرێت و موچەی موچەخۆران بەبارمتە بژیرێت. بە جۆرێک نزیکەی 2 مانگە هیچ موچەیەکی دابەش نەکردووە. سبەینێش ئەم پرسە لە ئەنجومەنی وەزیران تاوتوێ دەکرێت. بە گوێرەی زانیاریەکان پێش کۆبوونەوەکە مەکتەبی سیاسیەکەتی کۆ دەبێتەوە و هەڵوێستی خۆی لەسەر بەبارمتەگرتنی موچەی موچەخۆرانی هەرێم ئاشکرا دەکات. دوێنێش بە هەمان شێوە بزوتنەوەی گۆڕاندژایەتی خۆی بۆ ڕاگررتنی دابەشکردنی موچە دەربڕی و داوای کرد حکوومەتی هەرێم دەست بە دابەشکردنی موچە بکات. بەو پارەی لە بەغداوە هاتووە و وەداهاتی کۆکراوی لە ماوەی 2 مانگی ڕابردوو بەهۆی درێژە کێشان و دواکەوتنی موچە کاری زۆرینەی دامەزراوەکانی حکوومەتی هەرێم ڕاگیراوە یاخود زۆر سز بووە. ستاندەرنووسمان پێشکەشکردن شاد و کامەران بن.